ئۆکرانیا لەسەر هێرشەکەی لالەزار هاتە دەنگ. ئۆکرانیەکان یەکێتی و ئێران بە درۆ دەخەنەوە. بەپێی دوێن ڕاگەیاندراوی کونسووڵخانەی ئۆکرانیا لە عێراق تەواوی ئەو دەنگۆیانە ڕەت دەکرێنەوە کە دەگوترا ئۆکرانیا بە تیمی تایبەت بەشدار بووە لە هەوڵی ئینقلاب و هەوڵی تیرۆرکردنی بافڵ تاڵەبانی. ئۆکرانیەکان دەڵێن دەستگا ئەمنیەکانی یەکێتی ڕاست ناکەن کە دەڵێن تیمێکی سەربازی و هەواڵگری ئۆکرانیا هاتوونەتە سلێمانی بۆ مەشقدانەوەی چەکدارانی لالەزار و ئەژیەمین دژی یەکێتی. ئۆکرانیەکان دەڵێن ئەوان ئاگایان لەو پرسە نییە و ئەوە کێشەیەکی نێوخۆیی پارتێکی سیاسیە. لە ماوەی هەژڕۆژی ڕابردوودا چەندین سایتی فەرمی سوپای پاسدارانی ئێران بڵاویان کردەوە کە لاهورجەنگی و هاوڕەکانی بە هاوکاری مۆساد و ئۆکرانیەکان و ناتۆ هەوڵیان داوە دۆستێکی ئێران لە ناوچەکەدا لەناو بدەن و ئاژاوە بنێنەوە. سایتەکە دەڵێت دوجار پلانی ئەوروپی و سەهیۆنی و لاهور و هاوڕەکانی شکستیان هێنا و دۆستەکەی ئەوان بە هاوکاری ڕاستەوخۆی ئێران سەرکەوت.